1345 لە جوانڕۆ ئەرکی مامۆستایەتی ئەستۆگرێ خۆنەویستانە و خۆشەویستانە تێدەکۆشێ تا ماڵی پڕ لە ڕووناو بیر و ژیر لە جوانڕۆ ڕێکەوێ. ملەراتون ڕێز بگرین لە کاکسەی باقری هاشم. جێگەی دەستی مامۆسا لە کللتوری نەتەوایەتی ئەمە لە نیوسەدەی ڕابردووە دیارە و شاری جوانڕۆ شانازیەکە بەم پیاوەکە شاگردی گەورە و ڕاستەقینەی مامۆستا سەیتاری کرماشانی و هەواڵی مامۆسا ڕەبیعی و مامۆسای زۆرێک لە مامۆسایانی ئەم ناوچەیە بوو و یەکێک لە شاعرە باشە مەئەمەکەکانی ئێمەیە کە ئێستا ئێمە بەختەوەرین کە ئمڕۆ لە ژیانی خۆیدا لەگەڵ کۆمەڵێک لە دۆستانی و هاوڕێیانی و هۆگرانی و قوتابیانی ڕێزێکمان لێگرتووە گەرچی ئەم ڕێزە ناتوانێت هەموو گەورەی و معرفەتەکانی ئەوان لێرە پێناسە بکا و ئەمە دەریایەکی بێکەرانە ئێمە هەر بە ئەندازەی تینوی خۆمانمان لێ چەشتووە و ئینشەڵڵا ئەم ڕەوتە بەردەوامە بێت و ئەم زەنجیرە کۆڕ و ڕێزانەکە زەنجیرە و کۆڕ و ڕێزی مردمیە بەردەوام بێ. مەپرس کە من لە ماوت بیمە یا سەردار و بیداد بیمە یا لە تەخمێ فەرهاد بیمە شیوەی جەمشیر جەم دیرم یا گەرسام ڕووسەم دیرم. ئەم مەراسمە فرە سەفای داوە من فرەمی منی خستە بیری ساڵی 1339 کە ئیستیخدام بوو بەڕاستی لەزەتم برد لە جەلسەکە بە قەوڵی معروف دڵم گەشایەوە دڵم خۆش بوو. و با خەڵکترین تریبونێت استفادە بکە و ئەو مردمە ئاموزش بووە. بە تایبەت بۆ مامۆستا سەیباقری خۆشەویست لێرە خۆڕۆحی ڕەوانی بۆ لەوێ باواونم نەشێوێ مانی ئەو مانی